بەشەی گشتی ئێمە کە ئەڵین پاڵاوگا واتە بە ئینگلیزیەکەی پێوترێ ریفاینەری باشە. ریفاینەری چییە؟ بریتیە لە گۆڕینی موادێکی خام باشە گۆڕینی موادێکی خامە کە لە سروشتا هەیە بۆ چەند بەرهەمێکی سوودبەخش کە بەکارێت لە بواری ڕۆژانەدا. بۆ نمونە ئێمە بابەتێکمانێ پێوترێت کرود ئۆیڵ یاخو نەوتی خام. ئەم نەوتە خامە کە ئێمە هەمانە ترانسفۆرمیەکات یاخو ریفاینێکە ناوەی بەخۆیەوێتە ریفاینمە دووبارە وردکردنەوە دووبارە بەرهەمهێنانەوەی بۆچی بۆ چەند بەرهەمێکی تر کە بەکار بێت بۆ بواری لەناو کۆمەلگا بۆ منە گازۆلین بەکارێت بۆ منە دیزڵ بەکارێنین بۆ منە بنزینی ئەم ئۆتۆمبیل کە بەکار ئێمە بەکاردێنین بۆ لێخوڕینی ئۆتۆمبیلەکانمان بۆ نمونە بنزینی تەیارەی کە بەکاری هێنین بۆ نمونە ئەو بیتومینەی کە لە پاشماوەی کۆتایی بەرهەمهێنانی بەرهەمی کوردەکەیە کە بەکارێت بۆ بواری قیر و ڕێگاوبان کە بەکاری هێنێت واتە ئەمە بتێ لە دووبارە تایم بڵین بەشەی گشتی بتێ لە بەرهەمهێنانی بڵین مادەیەکی سەرەتاییمان هەیە کە ڕۆ مەتریاڵ بۆ چەند بەرهەمێکی تر لە ئەنجامی ریفاینی پرۆسەکەیە.